پانی وێنەکە 6 مترە، بەرزەکەشی 7 متر و 50 سانتیمە. ڕەنگە هەمووتان موریدی بچووکتان بیر بێت کاتێکە بەخۆی و ئاڵاکەی سەرشانیەوە بوو بە سمبولی خۆپشاندانەکانی سلێمانی بۆ پاڵپشتی ڕۆژئاوا. لە ئێستادا ژمارەیەک شێوەکار سەرقاڵی دروستکردنی وێنەی موریدن لە ناو ئەندەرپاسی شەیدی سەرکردا ڕەوفبەک کە لەم شوێنەدا وێنەکەی دروست دەکرێت، بەڵام خۆی لە پێشترە وێنەکەی گیرا بۆی کە هەیە لە ئێستادا ژمارەیەک شێوەکاری شاری سلێمانی سەرقاڵی دروستکردنی وێنەی موریدن لەسەر دیواری ئەو ئەندەرپاسە کە دەکرێتە سەر شەقامی سالم. لێرە کاک چۆمان جەلالی لێگە فەرمی دێرە کاک چۆمان بیرۆکەی میشە لە چیوە سەری هەڵا و چۆن بوو ئێرە تا هەڵبژات لە بریکە ئەو لە هەڵبژێرن. بیرۆکەی میشە ئێمە وەک مامۆستانی هونەر لە بەڕێبەراتی چالاکی هونەری پەرۆدەی ڕۆژهەڵات هەر لە سەرەتاوە هاندراین و خۆمان بیرۆکەیەمان بۆ هات کە ئیش ئەمیشە لێریا بکەینەوە بە مەیدانی. بۆیە خۆشبەختانە بەڕێبەراتی چالاکی هونەری پەرۆدەی ڕۆژهەڵات هەماهنگ لەگەڵ بەڕێبەراتی ڕۆشنبیری سلێمانی هەستاین بە جێبەجێکردنی کارەکە. دواتریش خۆشبەختانە دامەزراوی کەریمی ئەلەکە هەستان بە سپۆنسەرکردنی کارەکە. جێی خۆیەتی کە باسی زۆر ناوەند و شوێنی تر بکەین کە عنی لە ماوەی ئەم فترەیە کە ئێمە کاری دیواربەندیەکەین زیاتر لە 10 ناوەند پەیوەندی بە ئێمەوە کردووە کە هەموو کێبڕکەیان بوو لەسەر ئەوەی کە کامیان ئیشەکە جێبەجێکات. ئەمە بەرزەکەی چەنە و پانی وێنەکە چەنە؟ پانی وێنەکە 6 مترە، بەرزەکەشی 7 متر و 50 سانتیمە. باشە خۆی شوێنەکەی لە خواردتر بوو ئەو کات ئەو شوێنی کە وێنەکەی ژیراوە ویدۆکەی ژیراوە موری بۆ لێرە کردانیەوە. سروشتی ئەم شوێنە وایە کە خەڵک لێرەوە زیاتر ئەم سایدەی کاهینەکە لێرەوە داخڵە بێت و ئێمە حسابی بەرکەوتنی هەتاومان کردووە و بینینی زۆرترین بە شێمینە، چونکە لێرەوە ڤیوێکی باشتری هەیە بۆ بینین، بەڵام کاتێک پیادا یاخود ئەو پیادانی کە لێرەوە تێپەڕن بەرەولا ئیشەکە بەجێڵن بینین کەمترە بێتەوە لەویا بۆ ئێرەمان بە باشزانین. ئەمە بەنیازەکەی تەواو ببێ وڵی ئیشەکەی زانی تر ئێمە کاری تیاکەم پێ کردووە. بەڵێ بەڵێ بە هەفتەی تەواو بێ لەوانەیە کەمتری بوێت. بەتەنیا وێنەی موریدەیە وێنی تیشەکێشن لەسەر دیوارەکە نا لێسای ئەمیشێکی ئێمە دەستمان پێکرد تەنها کەسایەتی ئەم مناڵەیە ویستیشمان کە باگراوەندی بۆ بکەین و زۆر فراوانتری کەین، بەڵام وتمان لەوانەیە ئاوا باشتر بەرجەستە ببێت، چونکە هەر دیمەنەکە وابوو مناڵەکە ڕاستەخواتە بەرسەر ئەم شۆستەیە و بە پیادە ڕۆژن بۆیە بەبێ باگراوەند و تەنها سێبەرێکی بۆکەی وەک دەبینی لە ئیشەکەیە تەنها وێنی مناڵەکەیەوە ویستیشمان معالەجەی ئەو تێکسچەری دیوارەکە بکەین، ویستیشمان معالەجەی تێکسچەری ئەو دیوارە بکەین، بەڵام وتمان هەر باوەکو شێوازی تەبیعی خۆی بڕاتە پێشە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئەمە وێنەی ئەو منداڵەیە کە بوو بە سمبولی خۆپشاندانەکانی شاری سلێمانی بۆ پاڵپشتی ڕۆژئاوا. ڤیدۆی ئەو منداڵە کاردانەوەی زۆری هەبوو، ئەمە وای کرد کە ئەم مناڵە بێ بە سمبولی خۆپشاندانەکان بە شێوەیە کە هەمووان چاویان لەسەر مورید بوو. لەو کاتەدا ئێمە سەردانی ماڵەوەمان کرد و موریدمان بینی لەگەڵ دایک و باوکیە ئەوان باسییان کە ئەو بەتەنیا لە دایک و باوکی جیابووەتەوە بەسەر شۆستەکەیە کە ڕێی کردووە مەکەمشەکەشی لە دەما بۆ لێسادا لەلایەن پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی و بەڕێوەبەراتی ڕۆشنبیری سلێمانیەوە بیرۆکەی میشەداررا و لێسادا بە ئەنجام دەگەێنرێت.